سلێمانی وەکو دەزانین کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە لەم ڕۆیە هاوڵاتیان دێنە ناو بازاڕی شاری سلێمانی و پێداویستیانەی کە ئەیانەوێت بۆ ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز لێرە هەوڵەیەن بەدەستی پەن و زۆرترین ئەو بابەتانەشی کە هاوڵاتیان پێویستیانە کۆمەڵەشتن کە زۆر دیارێکێک لەوانە خورمایە شەربەتە لوقمە قازی و جۆرەکانی دیکەی شیرینیە لەگەڵ هەنێ پێویستی دیکەیەکە هاوڵاتیان بۆ سفرەکانیان لە بەربانگدا بەکاریهێنین و هەوڵەیەن بەدەستی بکەن لێستایەکە ئێمە لەناو بازاڕی شاری سلێمانین بازار لەم کاتانەی ئێستاە جموجۆڵێکی زۆری پێوە دیارە کە هاوڵاتێکی زۆر هاتوون تاوەکو بتوانن ئەو پێداویستیانەی کە بۆ ماڵەکان و خێزانەکانی خۆیان پێویستیانە دابینی بکەن من ئەمڕۆ هەوڵەیەم کۆمەڵێک لەو بابەتانەتان نیشان بام کە لێرە هاوڵاتیان شتەکانی ئەکڕن لەگەڵمان بن لە ئێستاە ئەمەیەکێکە لەو دوکانانەی کە شیرینی لێە و کەزانین شیرینی بامێ و لوقمە قازی یەکێکە لەو دوو جۆرە شیرینی لە ڕەمەزانانە هاوڵاتێکی زۆر ئەیان کڕێت و خواستێکی زۆری هاوڵاتیانی لەسەرە من ئەمەوێت ئێستا گەر هاوکارانم لەگەڵمانە بن بچم لە دوانێک وەرگرم لەو بەڕێزەی کە لە ئێستا خەریکی ئامادەکردنی شیرینەکانە ژمارەیەکی زۆریانداناوە لێرە من ئەمەوێت بچمە لای ئەم بەڕێزە سڵاو لێبێ بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵ بەڕێستان بڵێ ئامادەکاریەکانی ئێوە بۆ مانگی ڕەمەزان و یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز چییە؟ وەکو بەشی شیرین بەخێر بێن سەرەتا بەناوی خوای گەورە ئێمە ئامادەکاریەکانمان وەڵا خۆمان ئامادە کردووە بە خێراتنی مانگی ڕەمەزانی پیرۆز دەکەین ئەم مانگە بێتە خێر و بەرەکەت و خۆشی بۆ گشت مسلمانانی جیان ئامادەکاری ئێمە وەڵا دەستمان کردو بە دروستکردنی شیرینی بە هەموو نوعەکانی بە تایبەتی ئەم شیرینیە تەڕانە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە تەڵەبێکی زۆری لەسەرە تر ئێمەش بەپێی توانە ئامادەکاریمان کردووە. کۆزانین لە مانگی ڕەمەزانی پیرۆزە هاوڵاتیان خواستێکی زۆریان لەسەر جۆرەکانی شیرینیە ئێوە وەکو ئەوەی کە لەم دوکانە لە لای نزیک مزگەوتی گەورەی شاری سلێمانیەوە کارەکەن تا چەند توانیتانە ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکان بکەن بۆی تەندروستی هاوڵاتیانیش لە بەرچاو بگرن بابەتێک و بەرهەمێکی تەندروستیان پێشکەش بکەن. وڵای ئێمە بەبێ توانە هەوڵێن ڕەچاوی تەندروستی هاوڵاتیان بکەین ئیتر لە ڕووی پاک و تەمیزیەوە لە ڕووی کارکردنمانەوە ئەوەی بکرێ پێمان هەوڵی پاک و تەمیزی و پاراستنی تەندروستی هاوڵاتیانەیە. جمجۆڵەکە لە ئێستا لەناو بازاڕی شاری سلێمانی وەکو خاوەنکارێک چۆنە بینیت؟ وڵای لە چاو ساڵانی پێشووتر وەک ئەوەی کە من زیاتر لە 12-13 ساڵ ئەزمونم هەیە لەم کارەیە هیچ ساڵێک نەمبینیوە بەم شێوازە بێ ینی جموجوڵی بازار بە شێوەیەکی زۆر بەرچاو سستە ینی لە چاو ساڵانی ڕابردوو. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس لە کارەکەی خۆت بەردەوامە بەڵێ بێگومان دەستکێش و کڵاویشی بەکار هێناوە تاوەکو شیرینەکان دروست بکات لێرە ژمارەی زۆر لە شیرینی دانراوە کە ئامادەیان کردووە لە نزیکی کاتەکانی عەسرە بۆ ئەوەی کە هاوڵاتیان بێن و بیکڕن ئێستش یەکێک لەو هاوڵاتیانەی کە هاتووە شیرینی بکرێت ئەو کاکەی کە لێرە سەرپەرشتیاری بەشی فرۆشتنە شیرینیەکەی بۆ ئامادەکات و تاوەکو بیباتەوە ماڵەوانێ بەشێکی دیکە شەربەتە وەک دەزانی شەربەت یەکێکە لە پێداویستیەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز کە هاوڵاتیان بۆ سەر سفرە و خوانەکانی خۆیان بۆ خێزانەکانی ئەبەنەوە لێرە شەربەتە سروشتەکانی لێکە لەلایەن ئەم شوێنانەوانە دابین نەکرێت من ئێستا ئەمەوێت سەرنجتان ڕابکێشم بچینە شوێنێک کە بەردەوام قەرەباڵغێکی زۆری پێوە دیارە کە هاوڵاتیان لە بەیانی زۆوانێ سرە دەگرن تاوەکو ئەو شەربەتە بەدەستبێنن ئەویش شەربەتی مێوژە کە لێرە هاوڵاتێکی زۆر ئۆکوونەریتێکی لاتەوە بەڕاستی لە ناو شاری سلێمانیە کە سرە دەگرن بۆی بتوانن بڕێک
شربەتی مێوژیان دەستکەوێت من هەوڵەیەم بچمە لای بەڕێزیان بزانم ئێستا چۆنە ڕێژەی فرۆشتنی شربەت لەم دوکانە ئەگەر بتوانی لێرە هاوکاریمان بکەی سوپاسانەکەم سڵاو لێ بێ کاک حاجی پێمان بڵێ ئەم ساڵ بڵێ بەهۆی سەرقاڵیانەوە لە ئێستا ئەگەر هاوکارم بتوانە وێنەکان بگوازێتەوانە بەهۆی سەرقاڵیانەوە کە ناتوانن ژمارەی زۆر لە هەوڵاتیان لێ کۆبوونەتەوە کە ناتوانن لێ دوان بن لەم کاتەیە وەکو دەیبینن وێنەکان دەبینن لێرە ژمارەیەکی زۆر لە شربەت لە بوتڵی تایبەتە ئامادە کراوە بۆ هاوڵاتیان ئەگەر پێمان بڵێ کاکە ئێستا ئەم شربەتانە سروشتی بۆ خۆیانمە نازانین ئەو دوکانی دەستەکان خۆش بێت لێرە لە شێوەی دەبەیە شربەتەکان ئامادە دەکرێتەوە هۆڵاتیانەی کە پێویستیانە دێن و شربەتەکان ئەکرن بە شێوەیەکی گشتی هیچکە ئێستا لە کاتژمێرەکانی بەیانیان هاوڵاتیان خەریکی ئامادەکارین بۆ ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆست.